لوی ڤیتۆن جانتا هەڵگرە داهێنەرەکە. لوی ڤیتۆن لە گوندێکی بچووکی هەژار نشین لەدایک بووە. باوکی کاری دارتاشی کردووە بە دەستە ژاریەوە دەیناڵاند. هەر بۆیە کاتێک لوی گەورە دەبێت بڕیار دەدات بۆ کارکردن بچێت بۆ پاریس. بەڵام بەهۆی ئەوەی پارەی کڕی ئۆتۆمبیلی پێ نەبوو ناچار بوو کە هەموو ڕێگاکە بەپێ ببڕێت. کاتێک لوی دەگاتە پاریس دەست دەکات بە ئەنجامدانی چەندین کار. دواتر بۆ ماوەی 2 ساڵ لەسەر کاری هەڵگرتنی جانتای گەشتیارە دەوڵەمەندەکان دەمێنێتەوە. وێڕایەوەی کرێکەی کەم بوو بەڵام سوور بوو لەسەر ئەوەی لە کارەکەی بەردەوام بێت. پاشان هەلێکی زێڕینی بۆ دێتە پێش. ئەویژەوە بوو کە لە کارگەیەکی بچووکی دروستکردنی جانتا دەست بەکار دەبێت. بەهۆی ئەوەی ئەزمونێکی باشی لەبارەی کوالیتی و چۆنیەتی جانتا هەبوو هەمیشە پێشنیاری نوێی بۆ بەڕێوەبەری کارەکە دەکرد. دواتر پێشنیاری ئەوە دەکات کە چەند جانتایەکی نوێ دروست بکەن و بیفرۆشنەوە. بەپێی تێپەڕبوونی کات خواست لەسەر ئەو جانتایانە زیاد دەبێت. دەگاتە ئەو ڕادەیی کە لە ناو کەسایەتیە دەوڵەمەندەکاندا لوی ناوی بڕوات. لە هاتوویەکەی وای کرد کە هاوسەری ئیمپراتۆر ناپلیۆنی سێیەم بە ناوی ئوجین وەک دیزاینەری تایبەتی خۆی بۆ جانتا دیاری کرد. دواتر لوی توانی یەکەمین فرۆشگا لە پاریس بۆ فرۆشتن و دروستکردنی جانتا بکاتەوە. خەڵکیش داتنە لای بەهۆی ئەوەی کە ئەو دیزاینەری جانتای تایبەتی هاوسەری ئیمپراتۆر بوو. ئەمەش بووە هۆی ئەوەی لە ساڵی 1854 مارکە تایبەتەکەی خۆی دروست بکات بە ناوی لوی ڤیتۆن کە هەموو بازاڕەکانی فەڕەنسای گرتەوە. بەوەش بە یەکەمین مارکە لە جیهاندا ناسێندرا. پاشان لە ساڵی 1875 یەکەمین جانتای دروست کرد کە لە هەموو جیهانەوە داوایان دەکرد. ئەوەش بەهۆی ئەوە بوو کە ئەو جانتایە چەندین گیرفانی هەبوو بۆ هەڵگرتنی پەڕاو و هەروەها گیرفانی نهێنی تێدا بوو. لوی لە ساڵی 1892 کۆچی دوایی دەکات. لە دوای خۆی ئیمپراتۆریەتیەکی بەجێهێشت کە تاکو ئێستاش لەسەر تاسەری جیهانەوە هونەرمەندان بۆ لەبەرکردنی پۆشاک و جانتاکانی کێبڕکێی لەسەر دەکەن. لوی ڤیتۆن بە یەکێک لە 10 گرانترین مارکە جیهانیەکان دادەنرێت.